هێرشی سوپای تورکیا ئێستا نیە بەڵکو ساڵانێکە درێژەی هەیە و سنوور دەبەزێنێت و دێتە ناو خاکی عێراقەوە و بەتایبەت لە سنووری هەرێمی کوردستانەوە. ئەوەشە پێشێلکارێکی گەورەیە لەسەر یاسا نێودەوڵەتیەکان کە ئەوە پێچەوانەی یاسایی نێودەوڵەتیە کە پەیوەندی دوو دەوڵەت بە یەکتری و ئەبەسێتەوە یان هەر دەوڵەتێکی تر. بۆیە ئەمە پێویستە ئیدانە بکرێ و بە تایبەتی پاراستنی سنوور پەیوەندیدارە بە پێی دەستور بە حکوومەتی عێراقیەوە هەبێ ئەوان پێش هەموو لایەک هەڵوێستیان هەبێ و لە بەرامبەر ئەوەی کە ئێستا لە خواکوورک و لەو ناوچانە ئەکرێ پێویستە خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەڵوێستیانە بێ ڕێگریان لێ بکەن و دیارە بەشێکی زۆر لە حیزب و لایەنە سیاسیەکەس لەبەر بەرژەوەندی خۆیان بێدەنگیان هەڵبژاردووە. ئەوە کارێکی ناڕەوایە، بەڵام کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەشێک لە ئەندام و لایەنگرانی حیزب و لایەنە سیاسیەکان زۆر ناڕەزاین لەو تەجاوزە گەورەیە، زۆر ناڕەزاین لەبەر ئەو بێدەنگیە، ئەو بێ هەڵوێستە بڕینە. هەموو ئەمانە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئیدانەیەکەن تەنانەت بەرامبەر نەک سوپای تورکیا و تەدەخولەکەی بەڵکو لە بەرامبەر بێدەنگی حیزب و لایەنە سیاسیەکان. ئێمە لای خۆمانەوە حیزبی شوعی کوردستان لە هەموو ئەو تەجاوزانە، لە هەموو ئەو تەدەخولانە، لە هەموو ئەو پێشێلکاریانەی کە ئەکرێ ئێمە بەیاننامەی تایبەتی خۆمانمان هەبووە و هەڵوێستمان هەبووە و پێویستە لە داهاتووشە هەڵوێستەکان چڕ بکرێتەوە. نەخێر خەڵک بێدەنگ نییە، ئەوە ئەبینین لێرە و لێوێ گردبوونەوە ئەکرێ، لێرە و لەوێ ناڕزایەتی دەردەبڕێ، چونکەمەوە تەجاوزێکی گەورەیە بۆ سەر باشووری کوردستان لە کاتێکە باشوور قەڵایەکی گەورەیە بۆ هەموو گەلی کوردستان لە هەر چوارپارچەکەی کوردستان. بۆیە ئێمە دڵتەنگی ناڕەزی دەردەبڕین بەرامبەر ئەو تەجاوزە. بە دڵنیایی و هەڵوێستی تورکیا ڕوونە و هەموو جارێک ڕایگەیاندووە چۆن هەڵوێست، چۆن مووسڵ با بڵێن تا ئێستا بە بەشێکی لە دەوڵەتی تورکیا ئەزانێ و هەروە چەندین جار ڕایگەیاندووە کە کەرکووک ناوچەیەکی تورکمانی و عایدی تورکایە. هەموو ئەمانە هەڵوێستەکانیان دیارەوە بینیمان تەنانەت لە بەرامبەر ئەنجامدانی ڕیفراندۆم هەڵوێستیان چۆن دژی ئەو ڕیفراندۆمە بوو. لەبەرەوە ئەوان لە قەزیەی کوردی، لە قەزیە ئەساسیەکەی ئێمە ینی دژی ئەوەن کە هەرێمی کوردستان لەمە زیاتر بتوانێ جێی خۆی بکاتەوە لە هەر چوارپارچەی کوردستانە. و ئێمەش وتومانە بەڕاستی ڕاستە ئەوان تاکو ئێستا پەکەکەیان بیانویان بۆ ئەوەیە کە پەکەکە لەو ناوچانە هەیە، بەڵام هەموو جارێکیش تاکیدمان لەوە کردووەتەوە کە پێویستە هەر یەکێک لە پارچەکانی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە و ئەبێ بپارێزێ و ئەبێ تەنانەت ئێمەش بەڵگە نەدەینە دەستەوە بۆ ئەوەی کە ئەوان ئەوەی ئەیانەوێ لەژێر ئەو ناوە، لەژێر ئەو پاساوە جێبەجێ بکەین. باشتر وایە پەیوەندێکی باشمانە بێ بۆ ئەوەی بزانین ئەو موامەرەیەی ئەبڕۆ لە بەرامبەر گەلی کوردستانەکرێ لە بارودۆخێکی زۆر ترسناکە، دەبێ بەرنامەی هاوبەشمانە بێ، کاری هاوبەشمانە بێ و هەوڵ دەین مەترسیەکان دوورخەینەوە لە هەرێمی کوردستان.